مەرزی نێودەوڵەتی حاجمرانە دیارە لەگەڵ تیمەکی ڕۆژنامەوانی ویستم سنە سەردانی ناومەرزەکە بکەین. دیارە لە دوێنێ نیوەڕۆوە لە کاتژمێر 2 مەرزەکە داخرایە تا ئەوڕۆز کاتژمێر 9 بەیانی ئاڵوگۆڵی بارزرگانی لە نێوان ئێران و هەرێمی کوردستان وەستا. لە دوێنێەوە هێزێکی ئەمنی زۆر لە ناو مەرزەکەدا جێگیر کراوە. سەرچاوەکان باس لەواکەن هێزەکە لەبەر هاتنی هەندێک دەروێش و هەندێکیش باس لەوە دەکەن کە بە بڕیارێکی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق هەموو خاڵە سنووریەکانی نێوان عێراق و وڵاتان دەخرێنەوە ژێر حکوومەتی ناوەند بۆ خۆیان مامەڵە لەگەڵ خاڵە سنووریەکان دەکەن نەک لە بەردەستی هێز و لایەنە سیاسیەکان و حکوومەتە هەرێمیەکان بن. قایمقامەتی قەزای چۆمان ڕایگەیاند کە هێزەکە لەوێدا جێژی کراوە بە مەبەستی ئەمنیەتی زیاتری سنوورەکە و بە مەبەستی ڕێگریکردن لە دەروێشەکان ئەگەر بێن و لە پەیوەندێکی تەلەفۆنیشدا بەڕێوەبەری کۆمەڵگەی گومرگی عاجمران دەڵێت هیچ هێزێکی ئەمنی لەو سنوورەدا جێگیر نەکراوە و هیچ لە گۆڕێ نەبووە.